لە 20 ساڵی ڕابردوودا هیچ کەسێک هێندەی ئەو نەیتوانیوە تەنزی سیاسی ئامانجدار بنووسێت. ئەو لەو نووسەرە بەتوانایانەیە دەست دەخاتە سەر هەموو برینەکان بە ئامانجی چارەسەرکردنی. نووسەرێکی تاقانە و لێهاتووە، هەمووان ڕۆژانە چاویان لەسەر گۆشە نووسینەکانێتی. دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا، ڕابەری تەنزی کوردی. تەنز یەکێکە لە ژانەر ئەدەبیەکان و خۆی لە قۆڵی مانادا هەڵدەگرێت و بە ڕخنەیەکی کۆمیدیای قسە لەسەر دیاردا کۆمەڵایەتی و سیاسی و ئەو ڕاستیانە دەکات کە بە ڕاستیە تاڵەکان ناوزان دەکرێن. ئەرکی هەرەسەرێکی تەنز هەوڵدانە بۆ خستنە ڕوو چاکردنی دیمەنە ناشرینەکان و لە سادەترین کاردانەوەشدا بەرامبەری دەشێت هەندێک بخاتە پێکەنینێکی کاتی. بەڵام بۆ ئەوانەی لە خەمی کۆمەڵگەدان دەشێت ئەو تەنزە بیان خاتە گریانێکی بەکۆڵ. لە فەرهەنگی کوردیدا ئەدەبی تەنز ئامادەیەکی ئێجگار کەمی هەیە. ژمارەیەکی زۆر کەممان هەن لەم بوارەدا دەنووسن. دەشێت یەکێک لە هۆکارەکانیش ئەوە بێت کە نووسینی تەنز هێندە ئاسان نییە تا هەموو کەسێک بتوانێت خۆی لە قەرەی بدات. دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا کاتێک تەنزەکانی خۆی دەنووسێت ڕێک وەک دیالۆگی نێوان دوو کەسی نادیار دایاننووسێت. زمانی نووسین لای دکتۆر شێرکۆ زمانێکی ئارامە و بەهێمنانە دیالۆگەکەی خۆی دەست پێ دەکات و گیانێکی کۆمیدیایی دەکات بەبەری وشەکانیدا و لەوێوە پەیامەکان دەنێرێت. دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا لە ساڵی 1955 لە شاری سلێمانی لەدایک بووە. خوێندکاری ئامادەیی بووە کاتێک پەیوەندی کردووە بە ئەڵقا ڕۆشنبیرەکانی کۆمەڵەی مارکسی لێنین. ساڵی 1972 لە کۆلێژی پزیشکی زانکۆی مووسڵ وەرگیراوە. ئەڵقەی پەیوەندی نێوان ڕێکخستنەکانی کۆمەڵە بووە لە سلێمانی و زانکۆی مووسڵ. پاش کەستی مفاوزاتەکەی نێوان یەکێتی و حکومەتی عێراق، دکتۆر شێرکۆ لە تیپی 87 کارۆخ بووە تا پێشمەرگە. نەخۆشخانەیەک بۆ شۆڕش دروست دەکات و پێشمەرگە بریندارەکانی تێدا چارەسەر دەکرد. ساڵی 1970 لە ئاوارەی و لە وەرتێ کوڕێکی لەدایک دەبێت. بەهۆی ئەگەری هێرشی کیمیایی بۆ سەر وەرتێ تا پاش ڕاپەڕینی ساڵی 1991 لە دایک و باوکی دوور دەخرێتەوە و دوور لە خێزانەکەی گەورە دەبێت. لە دوای سیویەکی ئاب بەڕێوەبەری گشتی بووە لە وەزارەتی تەندروستی. ساڵی 2002 بووە بە بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی سلێمانی و پاش ئەوەش دەبێتە بریکاری وەزیر لە کابینەی حوتەمی حکومەتی هەرێمی کوردستان. لە پاڵکەرە پزیشکیەکانی دکتۆر شێرکۆ لە بۆری ڕاگەاندن و نووسین دەورێکی باڵای هەبووە. لە ساڵی 1993 سەرپەرشتیاری بەشی هەواڵ بووە لە کەناڵی گەلی کوردستان. یەکێک بووە لە دامەزرێنەر و ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی خاک. گۆڤەری سیخۆڕمەی دامەزراندووە کە داهێنانێکی نوێ بووە لە بواری میدیای نووسراوی کوردی. ئەو نووسەری پڕبینەرترین بەرنامەیە، ئەویش بەرنامەیە کە لە تەلەڤیزیۆنی خاک و ئێستاش لە کەناڵی کورسات پەخش دەکرێت کە کاریگەرترین و پڕبینەرترین بەرنامەی کۆمیدیای سیاسیە لە کوردستان و عێراق. نووسەری زنجیرە تەلەڤیزیۆنی فەنتەڵۆز بووە کە یەکێکە لە شاکارەکانی بواری تەنزی سیاسی لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا. دکتۆر شێرکۆ عەبدوڵڵای مەزن و ڕابەری تەنزی کوردی لە ئێستادا لە شاری سلێمانی نیشتەجێ و لە نووسینەکانی بەردەوامە.